چەکی بایۆلۆجیکە میکرۆبەکانی وەک ڤایرۆس و بەکتریا و کەڕوو یان ژەهری ترن کە بە ئەنقەس بەرهەم دەهێنرێن و ئازاد دەکرێن بۆ ئەوەی ببێتە هۆی نەخۆشی و مردن لە مرۆڤ و ئاژەڵ یان ڕووەکدا. لە نمونەی چەکی بایۆلۆجی وەک ئەنسراکس، ژەهری بۆتۆلینۆم و تاعون کە دەتوانێت زیانی گەورە لە تەندروستی گشتی بدەن و دەبنە هۆکاری گیان لە دەستدانی ژمارەیەکی زۆر لە مرۆڤەکان لە ماوەیەکی زۆر کورتدا. بەداخەوە بەکارهێنانی ئەم چەکە بایۆلۆجیانە لە هێرشی تیرۆری لە زیادبووندایە کە کۆنتڕۆڵکردنیان کارێکی ئاسان نییە. چەکی بایۆلۆجی بە شێوەیەکی تر لەو چەکانە هەژمار دەکرێت کە پێیان دەوترێت چەکی کۆمەڵکوش، وەک چەکی کیمیاوی، چەکی ئەتۆمی، چەکی ناوەکی و تیشکدەرەکان. بەڵام زۆر جار لە جەنگەکاندا چەکی بایۆلۆجی بەکارهێنراوە کە ئەمەش بۆ ئەوە دەگەڕێتەوە توێچی دروستکردنی کەمترە و کاریگەریەکی زۆر گەورە دروست دەکات کە وامەزەندە دەکرێت 1 گرام ژەهر دەتوانێت نزیکەی 10 ملیۆن کەس بکوژێت. بۆ نمونە ژەهری بۆتۆلینۆم نزیکەی 3 ملیۆن جار بەهێزترە لە گازی سارین کە چەکی کیمیاییە و کاریگەری لە سەردەمارەکان دروست دەکات. زۆرجار ئەم میکرۆبانە لە جەنگە جیهانیەکان و لە نێوان وڵاتاندا بەکار هاتووە. یەکێک لەوانە بەکتریای باسیلەس ئەنسراکسە کە لە هەر یەکە لە جەنگەکانی یەکەم و دووەم و لە ساڵی 1995 لە یابان و لە ساڵی 2001دا لە ئەمریکا بەکار هاتووە. گفتوگۆی وڵاتان لەم سەردەمەدا بۆ سنووردارکردنی بەکارهێنانی چەکی بایۆلۆجی ئەنجام درراوە کە بە ڕێکەوتنامەی چەکی بایۆلۆجی و ژەهراوی ناو دەبرێت کە لە ساڵی 1972 ئیمزا کراوە. بەپێی کۆمەڵێک لە سەرچاوەکان لە ئێستادا ڤایرۆسی کۆرۆنا بە نوێترین چەکی بایۆلۆجی دادەنێن. هەرچەندە تا ئێستا هیچ بەڵگەیەک لەو بارەیەوە نییە، بە تەواوی دیار نییە کە ئەم پەتاکوشندەی ئێستا کە بە هەمان شێوەی سەردەمانی پێشوو دەستکردی وڵاتەکانە و دژی یەکتری بەکاری ئەهێنن یاخود دەستکردی کۆمپانیا زەبەلاحەکانی بازرگانیە یاخود پەتایەکی کوشندەی سروشتیە. لە هەموو حاڵەتێکدا ئەگەر هۆکارەکەی هەر کامیان بێت زەرەرمەندی یەکەم مرۆڤ و مرۆڤایەتیە.